هەر کاتێ لە ناو نوێژەکانت وتت قل هو الله ثلاثة، نەتوت قل هو الله أحد خوا تاکە، ئەوسا ڕێگە بدە بە خۆت لەسەری ساڵە تەک ماڵ و منداڵ و کەس و کارت بڕۆ بۆ فلان مۆڵ، فلان پارک، فلان فیستیڤاڵ، ئەو ڕەش بەڵەکانەی کە ئاکرێت لە فلان وڵاتە بڕۆ پارە سەرفکە، خۆشی دەربڕە بۆ خۆت. بۆ لەبەرەوەی ئەوانەی لەسەری ساڵە ئەو جەژنە ئەو ئاهەنگانە دروستەکەن و ئاگرەکەنە ئاسمانە و خۆشی دەرەبڕن، بەوە دەرێبڕن ێژن عیسا عەلەیهی سەلام لەدایک بووە، کوڕی خوایە و لەدایک بووە، خوا لە لای ئێمەیە سیانە، تۆش بڕۆ تێکەڵاویان کە و چاپڵە لێدە و هەڵپەڕکێ بکە و هەرچیەکەکەی بیکە. بەڵام لە ناو نوێژەکانتە مێژە قل هو الله أحد، ئەمە زۆر قورسە لەسەر نەفست. تۆ ئێسا کەوتێتە من غەڵەتێک کە پێی وترێ کوفر. کوفر کەمێ هۆشت با بێتەوە کوفر. مامۆساکان لەسەر مینبەرە ئاگادار دەکەنەوە، ناو سەیارەیە ئاگادارەکریتەوە، لە تەلەڤیزیۆنەکانە پێتەوترێ سەری ساڵی زایینی پەیوەندی بە تۆ نییە، پەیوەندی بە دین و میلەتی تۆ نییە. بەسە ئیتر خۆت کوێر مەکە، خۆت کەڕ مەکە، خۆت گێل مەکە، جڵێوت مەدەدەسی ماڵ و منداڵت بۆ هەر لایە بیانوێ بتوان. دوای ئەو جەماعەتەی کە لەگەڵیانە ڕەش بەڵەکەکەی لە قیامەتە ئەتوان. ئەزایم قسەیانی چی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من تشبه بقوم فهو منهم. هەر کەسێ خۆی چوان بە هەر میلەتێ لەگەڵ ئەوانە بوو لە قیامەت شەها لەگەڵی ئەوانە. حەز ئەەکەی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ گرۆی گاورەکان بیت؟ ئارەزوی خۆت. من ئاگادارم کردیتۆ و دڵسۆستم سوێن بەخوا. مناسبەی سەری ساڵ مناسبەیەکی کوفریە، 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 تاوان نییە تا بوترێت تاوانە وەڵا داوای تەوبەی لێ یەکەم. ئەچی چەپڵە لێدەی کە خوایە تازە لەدایک بووە. ئاگادار بە. سەلام عەلەیکوم.